سڵاتانی بەزان خۆشەویستان بخێنەوە ڤیدیۆیەکی نوێی هەواڵەکان. طبعاً ماوەیەکی زۆرە ڤیدیۆ هەواڵمان نەبووە و دیار نەبووینە نیستی مانگ و نیمەک دەبیتن تقریباً، بەڵام ئیشاڵە دەگەڕێینەوە لەوە ڤیدیۆ هەواڵەکانیش چونکە هەماوەی زۆر خەریکی لایڤ ستریم و ئەو کاروبارانە کاری پیجی و دیسکۆرد چاکردن و شتیوالە بووم. لینکی پیجێکش لە خوارد دادنم شان لایڤ دەکەنەوە لە یاری پەبجی و وەرم ئایە و هەرچی یارێک بەتلینگۆ بڕۆن لایکی بکەن لەڵەفتان بینم. لە یەکەمین هەواڵمان کە دەستی پێ بکەین دەبان هەواڵی زۆرمان سەخر بوویتەوە. یەکەمین هەواڵمان ئێستا یاری دێرت 5 دەتوانیت لە پری ئۆردەری بکەی و وەروە لە پلیستیشن 5ش بە ئەپگرید بە فری ئەپگرید دەکەیەوە. هاتە دەتوانیت یەکسەر کە لە پلیستیشن 4 پری ئۆردەر کڕیت دوایگەمەت پێ کە دەتوانیت ئەگە PS5ت کڕی لە ئەکاونتەکەی خۆت ئەپگریدی کەیەوە. هاتە یەکسەر دەبتە ڤێرژنی پلیستیشن 5 بە فری. لە هەواڵی دووەمماندا EA Access بۆ زوانە دێتە ستیمی، واتە پێویست ناکە بچی لە EA بە چکێستە دەزانین EA زیاتر بە پاوەند دەتوانین شتەکان بکڕی، بەڵام دێتە ستیمی دەتوانێت ئەو کاتی بە دۆلاری لە ستیم یەکسەر بەشداریکردی لە ناو ستیمی یاریەکان داونلۆدکەی کە ئەوانی جەماعەتی PC زۆر پێیان باشترە هەڵەبی. لە سێمماندا کۆمپانیای ئەمازۆن ناوی تویش پرایمی کردە پرایم گەیمینگ، چونکە ئێستا هەرەوە دەزانین تویچ کە بەردەستی ئەمازۆنی هەر لە بەردەستی ئەمازۆنیە پرایمەکەی کردە تویچ پرایمی گۆڕی کردیە پرایم گەیمینگ، هەر تاوا کردێ گەیمینگ کە دەتوانی مانگانە ئەگەر پرایم گەیمینگی ئێستا بکڕی ینی بەشداری بکەی مانگانە ئەوە دەتوانی یەکسەر ئەمازۆن پرایمیش وەرگی لەگەری بە فری دەداتێ لەگەری، ئەوەروە مانگانە چەندین یاریت لۆ دەکاتە فری کە دەتوانی دایوەزێنی. لە هەواڵی چارەمەدا NVIDIA لە سیوێکی ئەو مانگی کۆنفرانسێکی هەیە کە تێیدا گرافیکارێکی نوێ نیشان دەدات کە دەکاتە یادی 21 ساڵ و 21 ڕۆژی دامەزرانی کۆمپانیای NVIDIA کە گرافیکارێکی باقوات دەبێتن ناسڵ بۆ جیلی داهاتوو منافەسەی جیلی داهاتوی پێدەکاتن. تەبان NVIDIA هەستا لە PC بەهێزترین گرافیکاردەکانی هەیە لە جیهاندا، هەر بەعام لە هەموو شتێکی گرافیکاردەکانی بەرزترینە، بەرزترین کوالیتی ئێستا 4K وە 8Kشی بەتەمایە دەربینی، ئازە بزانین ئەوزا گرافیکاردەکەی چ قووەتەکی دەبی. لە هەواڵی پێنجەمماندا یاری ڤامپایر The Masquerade Bloodline 2 دواخرا لە بۆ ساڵی 2021 کە بڕیار بوو ئەو ساڵ بڵاو بیتەوە لە کۆتاییەکانی ئەو ساڵ، بەڵام دواخرا لە بۆ 2021 وەبزانام لەوانێت چارێکی یەکەمی ساڵ بڵاو بکەنەوە یاریەکەی. بینەسە هەواڵەکانی لە هەواڵی شەشەمماندا ئێستا بێتای یاری ئەڤینجەرس بەردەستە بۆ کەسانی کە یاریەکان پری ئۆردەر کرد دەتوانن بێتایەکەی تاقیب بکەنەوە، بەڵام بۆ کەسانی کە پری ئۆردەریان نەکردی و نەیانکڕیە ئەوە ناتوان تاقیب بکەنەوە چونکە ئۆپن بێتا نییە، ئەویان پرایڤێتە تەنها بۆ کەسانی کە کڕیەتیانەوە پێشوەختە. هەفتەمین هەواڵمان لەسەر یاری هایلۆ ئینفینیتی، خەڵکی زۆر ڕخنیان لە هەیلۆ هەبوو، هەر لە کۆمپانی ئەکسبۆکس زۆر ناویان لێ هات ڕخنیان لێگیرە، گوتیانن گۆگۆتان ئەمە باشترین کوالیتی پێشکەش دەکەین و باشترین شت پێشکەش دەکەین، بەڵام لۆ هەیلۆ ئینفینیتی گرافیکەکەی وا نزم بوو، جیهانەکەی وا بێ کوالیتی بوو، چونکە دەزانین ئێستا لە بۆ جێنەڕێشنی داهاتوو بوو هەیلۆ ئینفینیتی لە بۆ ئەکسبۆکس سیریەس X و ئەکسبۆکس وانیش بڵاو دەبتەوە تەبان، بەڵام چونکە ئەو ترەیلەرەی کە نیشانی گەیمپلەیەکەی کە نیشانیاندا نەشیان نووسی بوو دیمۆ، چونکە ئەگەر هەر گەمەکی ئەکسبۆکسی ئەگەر دیمۆ بیتن کە نیشاندانەکەی گەیمپلەیەکەی ئەوە لەسەری لە زاویەکی یان لە خوارێ بە گچکەی دەنووسرێت دیمۆ، بەڵام لە هەیلۆی نەینووسی بوو. بەڵام دواتر کە کۆمپانیا هاتە سەر دەنگ و باسی کە گوتیەوە دیمۆ بوو، گوتی بەس لە بیرمان چۆ بینووسین لە بەیاندێ ئێستا چونکە زۆر گرافیکی جیهانەکەی زۆر نزم بوو، پیکسلەکانی کەم بوو، تەمان وردەکاریەکانی زۆر زۆر کەم بوو لە ڕووی چەک و لە ڕووی جیهانەوە لە ڕووی دوژمنەکانتەوە، تەنها ماستەر چیفەکەی باش بوو کە گرافیکی بەرز بوو، بەڵام ئەویش ئەنیمەیتەکانی زۆر
لە ڕادە بە دەربوو جوڵێ ئەنیمەیتەکانی واتە دوومچاوی و دەست و شتەکانی زۆر لە ڕادە بە دەر و زیاد لە حەد سەریع و زیادە ڕۆی تێکرا بوو بە کورتی. بینە ساڵی هەشتم وارزۆن ئەبدێتە چیلۆ هاتیە ئێستا ینی دوسێ ڕۆژ پێش ئێستا ئەبدێتە چیلۆ هات کە دەتوانێت ئێستا کە لە یاری وارزۆن مەڵتی پلەیەرەکەی یاری کۆڵ ئۆف دیوتی و مۆدەرن وۆرفێر ئەگەر نەشت کڕیبی یاریەکەی بکەی مەڵتی پلەیەرەکەی بە فری. ئەزەوە بزانام کاتیە جارێ دوای لا دەبردێ بەزەگە یاریەکەش نەکڕی ئێستا دەتوانێت بیکەی پێش بەس دەبا کڕیبات. لە هەواڵی دوایەوە لە State of Play PlayStation کە نزیکەی 6 بۆ 7 ڕۆژێک پێشێستا بوو نزیکەی هەفتێک پێشێستا کە چەند یاریەکی نیشاندا لە بۆ PlayStation 4 و PlayStation 5. یەکەمین یاریش کراش باندیکۆت 4 بوو کە کراش باندیکۆت 4 ڕاستی ئەوە پێم خۆش بوو لەبەرەوەی یاریکە گەڕایتۆ سەر کلاسیکەکەی باندیکۆت 1 و 2 سێکە لە PlayStation 1 بوو بزەبەت هەمان دیزاینی جوود لەو شتەکانی وچێکە بەڵام گرافیکەکەی جوانتر کردووە و شتەکانی باشتر کردووە. هەروەها نیشانیشیدا جلگۆڕین و شتی تکەی تێدا بوو کە لە کڕاشەوە یەکەمین جارە جلی بگۆڕی و شتکەی ئەو جۆرەی تێداوێتەن وەرە چەندین جۆری ماسکی تکەش تێدا بۆ جارە جگە لە ماسکە دارەکەی کە پێشتر لە کۆنەکان هەیبوو بەڵکو هەر ماسکە کە ئەوزارەکە وەری دەگری تایبەتمەندیەکی جیاوازی هەیە. ماسکێکیان لە بۆ هەیە کە جیهانەکە سەراژێر دەکاتواتە بتانی بچی سەقفی بڕۆی. ماسکەکانی تکە شەریەکە و شتێک بوو. دووەمین یاریش کە نیشاندا هیتمان 3 بوو کە گەیمپلێکی نیشاندا بە PlayStation VR کە ئۆکەی بوو شتێکی زۆر ناتوان برم زۆر باش بوو خراپ بوو بۆ VR گەمەکانی ئایبینی وەسەتە بەڵام هیچمان لە بۆ VRەکەی لە چاوی یاریەکانی تکە زۆر باشتر بوو شێوازێکی جوانیە بوو خۆش بوو. لە هەواڵ لە پاشەوی کە شتەکەشی نیشاندا یاری سێم کە نیشاندا ئاتلێسس کە یاریەکە بوو کچەشی ڕاستی بوو کە دڕەندە و شتی لەناو دەبرد. یاریەکە وەکو گرافیکەکە وەکی جێرنیوە بوو تەقریبەن کە ئەکسکلوسیڤە. وەرای کراش باندیکۆت 4 کە لە بیرم چوو پێتان برم تەنها لە بۆ PlayStation 4 و جار بەس PlayStation 4 گۆگڵ ئەپگرێد دەبتۆ لە بۆ PlayStation 5 هیچمانەکەش تەنها لە بۆ VR بوو کە نیشانیدا. The Athletics کچەشی ڕاستی بوو کە ئاژەڵی دڕندەی ڕادەکرد و ئۆکەی بوو تیرکانی لەدەست بوو لەگەر بازەکی پێ و بازەکەش خایەن دەکردەوە دەکرد ینی گەمەکی نۆرمال بوو دیسان میوزیکێکی شازیان لەدانا بووتەوە وەرە ئەکسکلوسیڤی PlayStation 4 بوو. هەروە لە دوای ئەو سۆنی یاری God of War نیشاندا لە بۆ PlayStation 4 نا لە بۆ PlayStation 4 نەبوو تەنها لە بۆ PlayStation 5 دێتن ناتە PS4. Godfall یاریەکە گەیمپلێکی کە نیشانیدا لەگەڵ تاکنی شڕکردنەکان کۆمباتەکانی زۆر لە یاری God of War دەچوو. God of War 2018 زۆر لە ئەو دەچوو تقریبان ئەو بازدان و ڕۆیشتن و شتەکانیشی خۆهاشتنەکە و سپیدەکە و شتەکانی زۆر لە God of War 2018 دەچوو خۆم تاوام کردێت دەزانم بزەوت هەمان شێواز بوو شێوازی لێدانی شمشێرەکەی هەوەکو تەورەکەی کرێتۆزوا بوو یان بادانەکەی شمشێرەکەی کرێتۆسی دوو شمشێرەکەی زۆر نێزیک بوو لە God of War پێدەچ یاریەکە زۆر شاز دەردەچیتن وەکو یاریەکی وەکی God of War وەروەها جیهانەکەشی زۆر جوان بوو بەڵام بوو گرافیکەکەی زۆر ناوازەیە شتێکی زۆر پێرفێکت بوو. هیوادارم کە هاتە دەرێژ بۆ نەوەی ینی شتەکانی زۆر باش و چیرۆکەکەچی بەهێزی هەبیتن زانی چی لێ دێتەوە. وەروەها یاریەکی تریشی نیشاندا سۆنی کە یاریەکی شەڕە شمشێری بوو مێژووی دیار بوو شتێکی شاز بوو کە تەنها لە بۆ PlayStation 5 بوو بەس لە بۆ PlayStation 5 بوو. ئەو یارانی نیشاندا زۆر ئەکسکلوسیڤ بوو. چەندین یاری تریشی نیشاندا گچکە بوون ئەوان لەبە هەندێ باسی ناکەم چکە یاریەکان توودی پلاتفۆرمەر بوون و هەندێکیشان شێوازەکانیان زۆر جوان نەبوو لەبە هەندێ باسمان نەکردی. لە هەواڵێکی دوای ئەو کە ئەوڕۆ بڵاو کراوە کە یاری The Last of Us Part 2
ئەبدێتە چلۆ دێتن لەوێن دەرەدا دیفیکۆڵتی گراوندی دیلۆ زیاد دەبی کە لاانێ لە ڤێری هاردش بەسەرەوە تربیانی گرانتربی ئەوە بۆچی ئیزی و هاردوانە دیفیکۆڵتی پێدەگوتریانە ئەز گراوندی ژێکێک دەبی لەوان وەرا مۆدەشکەش لە زیاد دەکرێت بەناوی پێرمادێت ئەو مۆدەش لە زیاد دەبیتن کە لە ئانێ مۆدەچی کورتێک لە چیرۆکی بیتن بکەوەی کە لە دڵاستەفەزیەکی شابوو کە دوایەوەی تا دەکرد ئێلی بە لەگەر کتەکەی تکە بوو وەرەوە دوو ترۆفیتکەش لە بە زیاد دەبی دەتانی بەدەستی بینی لاانە ئی مۆدەکەی بیتن ئەو جارە بێ لەسەر فیلمی جۆن ویک چار دواخرا لە بۆ ساڵی 2022 کە بە دەما بوون مانجی 5 2021 لە سینەماکان بەخش بکرێتن بەڵام دوای خرا لە بۆ 2022 مانجی 5 وەروە ستۆدیۆکەش دەرهێنەری فیلمەکەەوەی ڕاگەیاند کە جۆن ویک چار کە تا دەبێتن کە لە جۆن ویک 5 دەکەن واتە جۆن ویک ئێشتا زنجیرەیەتری ماوە هەر درێژتری دەکەنەوە. وەروە ئەیپێکس لێجەند سیزن 6 کە تا هەژدەی ئەو مانگەی سیزن 6 دێتن ئەیپێکس لێجەند جوابزانم دەبات زووتر بەهاتوەیە باس هاویشتیان نێوێندەرە. وەروە ئێستا کۆمپانیای نێتفلیکس گار لە ئەنیمێشنێک دەکاتن لە بۆ سپلێنتەر سێڵی کە دروستی بکاتن هەرچەندە دیارە لەبەرەوەی کە هەوادارانی سپلێنتەر سەری زۆر داگیریان کرد بوو کۆمپانیای یوبیسۆفت ئێشتا ئیشی لێ نەکردە لەبەر هەندێ دانێتن بۆ ئەنیمێشنیش ڕایکێشن خەڵکی ڕاکێشنەتە تەماشای سپلێنتەر سێڵی بکە. ئەوە هەواڵەکانی ئەوڕۆ بوو لە بیرتانەتی لایکی پێجتان لەبیر نەستن لینکەکەی لە دیسکرپشن دامنایە و هەروەها لایکی ڤیدیۆکەی بکە وەروە سەبسکرایب چانەڵەکەی بکە گە نەتکردە شێری ڤیدیۆکەشکە لە بۆ هاوڕایانتان تا ڤیدیۆکتر کاتێکی تر خواتان دەگەم.